پێش ئەوەی ئەم نەخۆشیە بەڵاو بێتەوە زۆرێکتانەتانوت خوا بیبڕێ ئەمە کەی حاڵە ئەمە کەی ژیانە هەر ناشکریتانەکە تخوا ئێستا خۆشیە 2 مانگەوە پێش باشە بۆ بخۆمان دەناچینەوە تخوا ئێستا تۆ زەخیرەتە ماڵۆ خستووە مرتاحی بۆیە خۆشبەختی لە پارە و زەخیرەدا نییە لە خواردن و خواردنەوە پارە و پولا نییە خۆشبەختی و دڵخۆشی لەوەدایە خوا لەشت ساغکە و ئیمانت سەلامەتکە هەردانە خوا بیبڕێ ئەمە کەی حاڵە تخوا حاڵی ئێستا باشەیە ماوەی لەمە پێش حاڵت تاماشتر بوو ئەو خەڵکە گشتی تووشی دڵە ڕاوکێ بووە نەدڵی بە پارە خۆشە نەدڵی بە خانوو خۆشە نەدڵی بە هیچ شتێک خۆش نییە کەواتە بەس ناشکریکەین خوا بەڵای زۆرە دەردی زۆرە بەسەرمانە بیدا لەشت ساغە پارەت هەیە مەعاشت هەیە کەسابەت هەیە بۆ ناشکری دەکەی آخر خوا بەڵای زۆرە خۆ خوای گەورە ویستی لێی بێت ئەو نەخۆشیانە وا بڵاو دەکاتەوە سەتا یەک نەجاتی نەبێ خەڵک هەمووی بمرێت ویستیشی لێی بێ ناڵە یەک کەسێ بمرێ ئەوە دەست خوایە بەس ناشکری بکەن بەروبوومی ناشکری و تاوان هەمومان دەگرێتەوە بەس بڵێن خوا بیبڕێ حاڵی 2 مانگ 3 مانگەوە پێشتان زۆر لە ئێستا خۆشتر بۆ ئەو خەڵکە نەگوێ لە هەڵامەت بوو نەگوێ لە پشمین و ئێستاکە بپشمێ خەڵکی ڕاکە ئیمان زەعیفیە ئێستا ئەمڕۆ چەند کەسێ نەهاتەوە بە مزگەوت لە ترسی ئەوەی تۆقیوە تووشی کۆرۆنا بێ ئەی ناترسی خوا عقوبەتدا لە ماڵە تووشت کا لەبەرەوەی کە جومعەت فەوتاندووە بەبێ عوزر ئەگەر هەر کات ئێمە نەکرا لە هەموو وڵاتە دەسەڵاتمان نییە بەڵام کە مەنع نەکراوە الحەمدولله بۆ لە ماڵە دانیشتوی لەگەڵ ژنەکان و کچەکانی خۆتان نوێژ جومعە ناکەی ناترسی خوا بۆی عقوبەتدا تووشی ئەو دەردە بەڵایەت بکات با بە خۆمان دابچینەوە بەس ناشکری بکەین ئەمە کەی حاڵە ئەمە کەی ژیانە حاڵمان زۆر باشە الحەمدولله ئینسان بەس لەشی ساغ بێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەوەندەی هەبێ کە ڕۆژەکە ئیدارەی پێ بکات تەواو دەوڵەمەندە